بەڕێز ئەمە لە چەمی خاسە کەرکووکە بە دوو بەشەوە دەستی ڕاست و دەستی چەپ ماوەیەکە چەمی خاسە وشکی کردووە بەڵام لە هەندێک شوێن ئاو کۆبووتەوە یاخود با بڵین کۆبوونەوەی ئاو هەیە ئەوەی کە لێرە ئەیبینن ئاو کۆبووتەوە نزیکەی 3-4 مەترێک وەکو بەرگری شارستانی باسەکە ئەم ئەوەی کە لێرە کۆبووتەوە قوولە کاژمێرێک بەر لە ئێستا مناڵێکی تەمەن 9 ساڵان دوای ئەوەی کە هاتوۆتە ئێرە کەوتۆتە ئاوەکەوە و خنکاوە ئێستا لە ئێستادا تیمەکانی بەرگری شارستانی لە هەوڵی دەرهێنانی تەرمەکەن بەپێی ئەو زانێرانی کە لە تیمەکانی بەرگری شارستانیەوە وەرمانگرتووە ئەم منداڵە ئاوارەی سووریایە ماوەیەکە لە شاری کەرکووک نیشتەجێن نزیکی کاژمێرێکە بێت مناڵەکە کەوتۆتە ئاوەکە و خنکاوە تا ئێستا تەرمەکان دەرهێناوە کە سوکارەکەی تا ئێستا پیان نەزانیوە چەند خولەکێک بەر لە ئێستا لەلایەن پۆلیسی کەرکووکەوە کە سوکاری مناڵەکە ئاگادار کرایەوە کە مناڵەکەیان خنکاوە دوای ئەوەی کە تەبان کە سوکارەکەی دۆزرایەوە چووکە یەکێک لە هاوڕەکانی لەگەڵ یابووە یەکێک لەو حاڵەتیانی کە لێرە بووە لە سەرەتای ڕووداوەکە بینوێتی کە مناڵەکە لە خنکان ناویستی بچێ مناڵەکە ئازاد کات منەمێ قسە لەگەڵ ئەوکەم ساو لێبێ تۆ کاتە لێرە بووی کە مناڵەکە کەوتە ئەوەکە لەسەر جادەکەەوە هاتم ئەو مناڵەکە ڕای کردە پێشی منەوە ماتۆڕم پێ بوو وتی براکەم خنکاوە وتی براکەم خنکاوە من کاتی هات مێرە سێرەکەم هیچ بەس ئاوەکەی چیان نەکرد لێرە مەلەوانیان نەکرد هاتبووم بۆ مەلەوان بناڵەکە نەبینی و کاتێک کە کەوتە ئاوەکەەوە نەمبینی من لەسەر جادەکە براکەی وتی وەرە براکەم خنکاوە لەوێ کەمیش ڕام کرد بە ڕاکردن هاتم سە هیچم نەدی ئەوترێت عەرەبن و عەرەبی سوورین و هاوارەی ئێرە بوونە ئەوە ڕاستە بەڵێ ماڵیان لەکوێیە کوبزان پرسیارم لێ وتم ماڵتان لەکوێ وتی ڕەحیماوێ لە ڕەحیماوێ ماڵێ وتم ئەمە چیتە بێ یەکەم وتی برامە دوایی وتی کوڕی ماممە بەڕەکەزیش سووری دەست و چاو خۆش بێ تیمەکانی بەرگری شارستانی لە ئێسادا سەرخەڵی دەرهێنانی تەرمەکان من دیمەنەکانتان بۆ گوازمەوە وەکوتم زیاتر لە کاژمێرێک کە بێت ئەم ناڵەکە تۆتە ئاوەکەەوە بەڵام تا ئێستا دەرنەهێنراوە تیمەکانی بەرگری شارستانی چەند خولەکە کە بێگەشتنەوە ئێرە و لە هەوڵی دەرهێنانی ئەو منداڵن وەکو ئەو شاهد حاڵاڵێ کاتێکە مناڵەکە کەوتۆتە ئاوەکەەوە لەلایەن یەکێک لە هاوڕەکانی تر برای بۆ یاخود خزمی بووە و توێتی براکەم خنکاوە وەرە دەربازی بکە بەڵام فرەی نەکەوتووە و خنکاوە لە ئێسادا تیمەکانی بەرگری شارستانی چوونەتە ئاوەکەەوە و ئەو ئاوەی کە لێرە کۆبووتەوە ئەمە چەمی خاسەیە هەرچەندە وەکوتم ساڵانێکە چەمی خاسە وشکی کردووە بەڵام بەهۆی بارەناوە لە هەندێک شوێن ئاو کۆبێتەوە و ئەم چاڵی یاخود ئەم پرۆژەی کە لێرەیە نزیکەی 3-4 مەتر قوولە و لێسادا تیمەکانی بەرگری شارستانی سەرقاڵی دەرهێنانی تەرمی مناڵەکان من دیمەنەکانتان بۆ گوازمەوە İnşallah iyi kadar için. بطانية كاكا بطانية يا ولد
زۆم بڵای پێراکە ئەوەی کە بینیتان لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە تەرمین ماڵەکەدا نزیکەی یاخوداڵی زیاتر لە کاتژمێرەکە لەناو ئاوەکەمانەوە تیمەکانی بەرگری شارستانی توانیان ئێستا تەرمین ماڵەکە دەربێنن بەڵام ئێستا کە تەرمین ماڵەکە نەدەشێتەوە چەند ساڵێکە هاتوونەتە کەتوت وە لە کەرکووت میشتوتر ناچون لەسەر ڕێگاکەیان وەرنە ئەم لاوبات بێنە سەرەوە بەتانێت کێ بەتانێت بێ محسوبيان وعوارض ليرانا زیاتر لە کاتژمێرێک مناڵەکە یاخود تاڵێتر مناڵەکە لە نێو ئاوەکە دەرهێنرا وەکوتم ئێستا کەسوکاری مناڵەکە نەگەشتمەتە ئێرە هەرچەند والله وادي
السلام عليكم انا الشخص اللي كان سر ما تعجبنا لك كشوا ما درسنا شو